لە ڕاگەیاندراوێکدا کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق تەئکیدی لە هەوڵەکانی کۆمیسیۆنەکە کردووەتەوە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی چاوەڕوانکراوی عێراق و ڕایگەاندووە. کۆمیسیۆنەکە بە پێی پێوەرە نێودەوڵەتەکان پشت بە بنەمای شەفافێت دەبەستێت لە کارکردن بۆ ڕێخستن و ئەنجامدانی هەڵبژاردننی داهاتوو کە گوزارشت لە ئیرادەی دەنگدەر بکات. لە ڕاگەاندراوەکەدا ئاماژە بۆ دراوە کۆمیسیۆن ئامادەی کۆبوونەوەی لیژنەی یاسایی لە ئەنجومەنی نوێنەران بووە کە بە ئامانجی تاوتوێکردنی شێوە بازنەی هەڵبژاردن لەگەڵ دیاریکردنی کۆمپانیای پشکنینی ئامێرەکانی ئەلکترۆنی کە بێگەردی و دادپەروەری دەنگی دەنگدەران دەستەبەر دەکات لەگەڵ میکانیزمی تۆمارکردنی ناوی دەنگدەران بە سیستەمی بایۆمەتری ئەنجام درابوو. نووسینگەی ڕاگەاندنی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان ڕاشیگاندووە کۆمیسیۆنەکە هەوڵەکانی چڕ کردوێتەوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی داهاتوو هەرچەندە پێداویستی هونەری و لۆجستی بۆ دابین نەکراوە. کۆمیسیۆن بێ ئەوەی هیچ بڕەپارێکی بۆ خەرج بکرێت هەنگاوی جددی ناوەکە پشتی بە یاسای هەڵبژاردنەکان نەبەستۆ لەوانە کردنەوەی ناوەندەکانی تۆمارکردن بە ئامانجی دەستپێکردنەوەی پرۆسەی تۆمارکردنی ناوی دەنگدەران لە سیستەمی بایۆمەتری و دابەشکردنی کارتی دەنگدانی بایۆمەتری. بەپێی ڕاگەاندراوەکە ژماری ئەو دەنگدەرانی کە ناوی خوان لە سیستەمی بایۆمەتری تۆمار کردووە لە کۆی 26 ملیۆن و 642,085 دەنگدەر گەشتوتە 15 ملیۆن و 205,684 دەنگدەر جگە لەویش لە کۆی 14 ملیۆن و 446,014 کارتی دەنگدانی بایۆمەتری کە چاپکراون 10 ملیۆن و 979,077 کارتی دەنگدانی بایۆمەتری دابش کراوەتەوە بەسەر دەنگدەراندا. لە ڕاگەاندراوەکەدا تاکید کراوەتەوە لەسەر ئەوەی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان هەوڵی دۆزینەوەی میکانیزمێک دەدات بۆ ئەوەی ڕێژەی دابشکردنی کارتی دەنگدانی بایۆمەتری زیاد بکات. سەبارەت بە تۆمارکردنی ناوی پارتەکانیش لە ڕاگەاندراوەکەدا ئاماژە بۆ دراوە لە کۆی 292 پارت تەنها مۆڵەتی تۆمارکردن بە 230 دراوە 62 کەی تریشان نایەن تۆمار دەکرێت.